سڵاوتان لێبێت قوتابیانی عزیز مامۆستا کامەرانە بوو بەکرم لە بابەتێکی دیکەی کۆمەڵایەتی پۆلی هەفت لەگەڵتان دەبم کە تایبەتە بە دانیشتوان. ئێستا بەیەکەوە باز لە دانیشتوان دەکەین، بزانین دانیشتوان چیاوە، سەرچاوەکانی لێکۆڵینەوەی دانیشتوان چین و جیاوازی چیە لە نێوان سەرژمێری و ئاماردا. لەگەڵم من با بەیەکەوە بابەتی دانیشتوان باز بکەین. مەبەست لە دانیشتوان چەمکەکانی وەکوتم و سەرچاوەکانی لێکۆڵینەوەی دانیشتوان چییە؟ باش، لە بەندی چوارەمدا لەوانەیە یەکەمدا وەکوتمان باز لە دانیشتوان دەکەین. لێکۆڵینەوەی دانیشتوان باخێکی گرنگی هەیە. بابە لە کاتی هەر بابەتێک من وابەستەی ئەوڕۆی پێدەکەم بە بابەتەکە، دانیشتوانیش لە هەر ناوچێک لە هەر وڵاتێک گرنگ و بایەخ و تایبەتمەندی خۆی هەیە. باشە، لێکۆڵینەوەی دانیشتوان بایەخێکی گرنگیە چونکو سەرچاوی گشت ڕواڵەتە کۆمەڵایەتی و دیمۆگرافیەکانە، هەم لە ڕووی ئابووری و ڕامیاریەوە. دەرێت لەبەرەوەی لە دێر زەمانەوە زانایان و شارەزایان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لێکۆڵینەوەی بەردەوام و جۆرا و جۆریان دەربارەی دانیشتوان کردیە و بە تایبەتیش لە دوای جەنگی جیهانی بە شێوەیەکی ئاشکرا ژمارەی دانیشتوان بەردەوام ڕووی لە هەڵکشان بووە، واتە لە دوای جەنگی دووەمی جیهانەوە ژمارەی دانیشتوان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە. باشە بابە، و لێرە وەکو زانیاریەکی خێرا کە لە بەردەستاندا هەبێت دەرێت بە پێی خەمبراندنی نەتەوەیە گرتووەکان ژمارەی دانیشتوانی جیهان لە دوای جەنگی جیهانی بەردەوام لە زیادبووندایە کە باسمان کرد، لە 2.6 ملیۆن کەسەوە گەیشتۆتە چەند نزیک 7 ملیار کەس. واتە ئەم ژمارەیە پێمان دەڵێ ژمارەی دانیشتوان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە. و با بین باز لە سەرچاوەکانی لێکۆڵینەوەی دانیشتوان بکەین. ئێمە ئەگەر ببینن ئەمە لە سەرچاوی لێکۆڵینەوەی دانیشتوان دوو ئەوەمان هەیە، یعنی دوو بابەتمان هەیە. یەکەمیان سەرژمێری دانیشتوان، دووەمیشیان ئاماری دانیشتوانە. ئێستا بەجیا هەر یەکەیان باز دەکەین بزانین سەرژمێری چییە و تایبەتمەندیەکانی سەرژمێری چییە، و لەگەڵ ئەوەشدا باز لە ئامار دەکەین و بزانین تایبەتمەندیەکانی ئامار چییە. لە هەمان کاتیشدا باز لەوە دەکەین جیاوازی لە نێوان سەرژمێری و ئاماردا چییە، واتە خاڵی هاوبەشی و خاڵی جیاوازی نێوان سەرژمێری و ئامار چییە. سەرژمێری گشتی بریتە لە پرۆسەی کۆکردنەوە و ئامادەکردن و شیکردنەوە و هەڵسەنگاندنی و بڵاوکردنەوەی زانیاری دیمۆگرافی و کۆمەڵایەتی و ئابوووریەکان دەربارەی خەڵکی وڵاتێک یان ناوچەیەک، واتە کۆکردنەوەی تەواوی ئەو زانیاریانە هەم لایەنی دیمۆگرافی، هەم لایەنی کۆمەڵایەتی و هەم لایەنی ئابووری لەکوێ لە وڵاتێک یاخود ناوچەیەکی دیاریکراو، بەڵام ئەوەتان لەبیر بێ بۆ کاتێکی دیاریکراو. واتە ئەمە دەبێ چونکو بابەتەکە ئەگە تەرکیزتان لای من هەبێ کە دەڵێن لە وڵاتێکی دیاریکراو یان ناوچەیەکی دیاریکراو و بە هەمان کاتیشدا دەڵێن لە کاتێکی دیاریکراودا، چونکو کاتەکەی هەردوو چیان محەدەدە. دوای پێتان دەڵێم سەرژمێریش چۆنە و بە چ شێوازێکە. و ئەگەر پرۆسەی سەرژمێری جیاکەینەوە لە ئامار، ئەمە دەڵێن ئەو تایبەتمەندیانەی دەبێت تێدا هەبێت، واتە کاتێک پێی دەوترێت سەرژمێری دانیشتوان کە ئەو خاڵانەی تێدا هەبێ، واتە ئەو مەرجانە لە بابەتەکە هەبن، لە کۆکردنەوەی زانیاریەکاندا هەبن. خاڵی یەکەم تۆمارکردنی ناو زانیاری کەسی بۆ هەموو کەس بێت، واتە بەبێ جیاوازی و تەنانەت ئەو بیانیانەش دەگرێتەوە کە لە وڵاتدا نیشتەجێن. خاڵی دووەم سەرژمێریەکە ناوچەیەکی جوگرافیەی دیاریکراو دەگرێتەوە. بۆ نمونە ئێمە لە 2024 لە هەرێمی کوردستان سەرژمێری ئەنجام درا، واتە ئێمە لە ناوچەیەکی دیاریکراو، بەڵام مەرجە لەو ناوچەیە هەر خەڵکێک هەر کەسێک تێیدا نیشتەجێ دەبێت
زانیاریەکانی لێوەربگیرێ و تۆمار بکرێ و پێی دەوترێت سەرژمێری. واتە ئەو کەسانەی بیانیشن لە وڵاتدا دەژین لە کاتی سەرژمێری دەبێت هەموو زانیاری کەسیان لێوەربگیرێت. خاڵی سێم دەرەکاتی دیاریکراو بۆ سەرژمێری دادەندرێت. واتە ئێمە ناتوانین لە هەموو کاتێکە سەرژمێری بکرێت و ناوی بنین سەرژمێری. کاتێکی دیاریکراوە. ئەو کاتە چەندە لە کە بە شێوەی خولیە لە 5 تا 10 ساڵ جارێک بەو شێوازە سەرژمێری دەکرێت. واتە 5 تا 10 ساڵ هەر خولێکە، یعنی بە خول ناو دەبرێت، پێی دەوترێت سەرژمێری و ئەوە یەکێک ئەو سێ تایبەتمەندیی هەیە سەرژمێری. ئەگەر بین باس بکەین ینی لەوەیە لاتان پرسیار بێ بڵێ مامۆستا کە مامۆستا لە پۆلدا یان کە بابەتی ئەو ڕۆیوانەکەمانە دانیشتوان و سەرژمێری لەوانەیە لای تۆی قوتابی پرسیار دروست بێ مامۆستا بۆچی گرینگە سەرژمێری بکرێت. واتە پرسیارە ئەوەش وەڵامی پرسیارەکەیتوە. گرنگی سەرژمێری دانیشتوان چەند گرنگێکی هەیە بە کورتی باسییان دەکەم. یەکەم زانینی زانیاری دەژبارەی ژمارەی دانیشتوان و دابەشبوونیان لە ناوچەکان. بە خۆتان زێستا لە هەرێمی کوردستان مەسەلەن ئێمە 4 پارێزگامانەیە، پارێزگای چەند کەس لی نیشتەجێ دەبیوە دابەشبوونیان بە پێی شوێن و ناوچەکانیان وە ئەوە چی پێمان دەڵێ مەسەلەن ڕێژەی دانیشتوان بە پێ و سەرژمێری کرا مەسەلەن زۆرترینی لە شاری هەولێر کە هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە دانیشتووە. هەموو ئەمانە هەموو ئەو زانیاریانە لەکوێ دەستمان دەکەوێت لە بەهۆی سەرژمێریەوە کەوتمان بە شێوەی خول 5 تا 10 ساڵ جارێک سەرژمێری ئەنجام دەدرێ. بۆیە گرنگی ئەوەیە ئەمە زانینی زانیاری دەربارەی ژمارەی دانیشتوان و دابەشبوونیان لە ناوچەکاندا. خاڵی دووەم زانینی زانیاری سەبارەت بە چێ؟ سەبارەت بە پەرەسەندن و گۆڕانکاریە بەردەوامەکانی دانیشتوان وەک ئەوەی دەبینن ئەمە لە خۆلەژیانی ڕۆژانەماندا جێمان لێ دەبێ مەسەلەن ژمارەیەکی زۆر منداڵ لە دایک دەبێ و لە هەمان کاتیشدا خەڵکێک کۆچی دوایی دەکات دەمرێت و بە هەمان شێوە خەڵکێک کۆز دەکات لە وڵاتی خۆی بۆ دەرەوە و بە هەمان شێوە بە پێچەوانشەوە لە وڵاتانی ترەوە کۆز دەکات بۆ وڵاتی ئێمە و بەهۆی ژن و مێردایەتی یان مەسەلەن چەند کەس لەو مدە ساڵی دیاری کراوە چەند کەس زەواج دەکات و چەند کەس لە زەواج ینی پرۆسەی زەواجەکەی جیا دەبێتەوە. بۆیە هەموو ئەمانەمان لە ڕێی چێوە دەست دەکەوێت و زانیاریانە لە ڕێی سەرژمێریەوە. تا ئێرە باسی سەرژمێری بوو و لێرە ئەمە لە سەرەتای بابەتەکەەوە لە ناو خاڵەکان و گرنگی و تایبەتمەندیەکان مشەیەکم بەکاردێنە ئەویش دیمۆگرافیا. بزانین دیمۆگرافیا چییە؟ وەکو پێناسا زانستی لێکۆڵینەوەی دانیشتوانە لە ڕووی چەندایەتیەوە، زانستی لێکۆڵینەوەی دانیشتوانە لە ڕووی چەندایەتیەوە ئەمەش بەهۆی ئامارە زیندەگیەکانی وەک لە دایکبوون و مردن و کۆچکردنە. باشە و کەم و زۆرکردنی دانیشتوان ئەنجامی ئەو گۆڕانکاریە دەردەخات کە بەهۆی سەرژمێریەوە دەستمان دەکەوێت. واتە کاتێک زانیاریەکان کە لە سەرژمێری دەستمان دەکەوێت گۆڕانکاری بەسەردادێت. مەسەلەن 5 ساڵی ڕابردوو ژمارەی دانیشتوان بە ڕێژەیەک بووە مەسەلەن ئێستا ڕێژەکەی بەرزتر بۆتەوە. ئەمە پێمان دەڵێ لە ڕێی چیەوە دەرەنجامەکەی دەردەخات؟ لە ڕێی لە دایکبوون و مردن و کۆچکردنەوە. و وەکوتم مامۆستا کۆمەڵێک پرسیاری تێدا کە دەتواندرێت مامۆستا ئیستیفادەی لێ بکە سوودی لێ ببینی و بۆتانی بێنێتەوەش بە مەسەلەی گرنگی سەرژمێری دانیشتوانە یان تایبەتمەندی سەرژمێریکردنەیە یان بە بۆشایی دێتەوە مەسەلەن لێکۆڵینەوەی سەرچاوەکانی دانیشتوان لە چۆ دەستمان دەکرد وەکوتمان لە سەرژمێری و لە ئاماردا. تا ئێرە ئەوە باسی سەرژمێری بوو. ئێستا دێین بە کورتیش باز لە ئاماری دانیشتوان دەکەین. ئاماری دانیشتوان چییە؟ وەکو پێناسا بریتە لە توێژینەوەی زانستیانە سەبارەت بە ژمارەی دانیشتوان لە ڕووی چی؟ لە ڕووی گۆڕانکاری دیمۆگرافی و ئابووری و کۆمەڵایەتی بە هەمان شێوە لە کاتێکی دیاریکراو و بۆ سەرجەم دانیشتوانی وڵات. ئەمە پێناسەی کورت و پوختی ئاماری دانیشتوان بوو. وەکو باسم کرد لە دەستپێکی وانەکەش داوتم ئەمە باز لە سەرژمێری و ئامار دەکەین، بەڵام لێرە
باز لە جیاوازی نێوان سەرژمێری و ئامار دەکەین چ کاتێک پێی دەوترێت ئامار و لە چ کاتێکیشدا ئەم پرۆسەی زانیاری وەرگرتنە پێی دەوترێت سەرژمێری دەرە سەرژمێری دانیشتوان تایبەتمەندیەکانی کەسەکان دەگرێتەوە بەڵام ئامارەکانی دانیشتوان گۆڕانکاری دیمۆگرافیا دەردەخات باشە دوو خاڵی دووەم سەرژمێریەکان بە شێوەی خولیە بەڵام ئامار بە شێوەی ساڵانەیە واتە هەموو ساڵێک دەتوانرێت ئاماری دانیشتوان وەربگیرێت بەڵام سەرژمێری بە شێوەی خولیە واتە وەک وتمان 5 تا 10 ساڵ یەک جار دەتوانرێت ئاماری دانیشتوان وەربگیرێت بەڵام سەرژمێری دەتوانێت هەموو ساڵێک سەرژمێری ئەنجام بدرێت گرنگی سەرژمێریەکان و ئاماریش لەوەدا بارودۆخی دانیشتوان لە پێکاتە و گەشەسەندن و گۆڕاکاری دیمۆگرافی کۆمەڵایەتی و ئابوووریەکان دیاری دەکەن بەو شێوازە گرنگی سەرژمێری و ئامار دەرخستنی بارودۆخەکانە وەکو زانیارەکانم بەهێز دەکەم ئەمە ئەگەر ببینن لە 2014 سەرژمێری دانیشتوان کراوە لە عێراق و بە تایبەتیش لە کوردستانیش ینی سەرژمێری دانیشتوان کرا لە وڵاتی عێراق هەر 10 ساڵ جارێک سەرژمێری گشتی دانیشتوان ئەنجام دەدرێت تاوەکو ئێستا 5 سەرژمێری گشتی ئەنجام درراوە کە لە ساڵی 1970 و دواهەمینیشان لە ساڵی 1970 بووە کۆتاییشیان ساڵی 2024 بوو وەکو معلوماتێک باسی دەکەم بەپێی ئەو سەرژمێری ساڵی 2024 ئەنجامدرا لە کوردستان ژمارەی دانیشتوانی کوردستان ڕێژەکەی بۆ 6 ملیۆن بەرز بەوە کە سەدات چواردەی هەموو دانیشتوانی عێراق پێک دەینی بەپێی ئەو سەرژمێرەی کە لە 2024 ئەنجام درا دوای ئەوە دێین باز لە گەشەسەندن و زۆربوونی دانیشتوان دەکەین کە وەکو وتمان دەرئەنجامی سەرژمێری و ئامار سێ بابەتی سەرەکی بوو وەکو وتمان لەدایکبوون مردن کۆچکردن بوو ئەو سێ بابەتە دەرئەنجامەکان دەگۆڕن بەپێی گەشەسەندن و زۆربوونی دانیشتوانیش زۆربوون دوو جۆر زۆربوونمانەیە زۆربوونێک سروشتیە و زۆربوونێکیش ناسروشتیە بۆیە ئێستا دین پێش ئەوە پێش باز لە زۆربوونی سروشتی و زۆربوونی ناسروشتی بکەین باز لە گەشەسەندن دەکەین وەکو پێناسەیەک باسی دەکەین بریتە لە زۆربوونی دانیشتوان لە نێوان دوو سەرژمێری زانراودا دەردەکەوێت واتە سەرژمێریەک کە لە ڕابردوو ئەنجام دراوە سەرژمێریەکیش کە ئێستا دەکرێت ئەو زۆربوونە پێی دەوترێت گەشەسەندن بزانین زۆربوونی سروشتی چییە و زۆربوونی ناسروشتی چییە دەرە زۆربوونی سروشتی بریتە لە جیاوازی نێوان ژمارەی لەدایکبوون لەگەڵ ژمارەی مردووان لە ماوەیەکی دیاریکراودا و لە ناوچەیەکی دیاریکراودا ئەوە پێناسەی زۆربوونی سروشتیە زۆربوونی ناسروشتی ئەم جۆرە زۆربوونە لە ئەنجامی جیاوازی لە ئەنجامی سیر کە بابە لێت تێک نەچێ زۆربوونی سروشتی بریتە لە جیاوازی نێوان ژمارەی لەدایکبوون لەگەڵ ژمارەی مردووان لە ماوەیەکی دیاریکراو و لە کاتێکی دیاریکراو لە ناوچەیەکی دیاریکراودا کاتێک ڕوودەدات کە ژمارەی لەدایکبوون زیاتر بێت لە ژمارەی مردووان ژمارەی لەدایکبوون زیاتر بێت لە ژمارەی لە مردووان بەڵام زۆربوونی ناسروشتی ئەم جۆرە زۆربوونە لە ئەنجامی جیاوازی لە نێوان لەدایکبوون و مردندا پەیدا نابێت بەڵکو بەهۆی هاتنە ناوەوەی کۆچبەرانەوە بۆ وڵات دروست دەبێت واتە جیاوازیەکەیان پێناسەکەیان زۆر ڕوونە کە ئەوە لە ئەنجامی لەدایکبوون و مردن ڕوودەدا بەڵام ئەمەیان لەو ئەنجامە ڕوونادات ناسروشتی بەڵکو بەهۆی کۆچەوە کە خەڵکێک وەکو باسمان کرد لە وڵاتێکی ترەوە دێتە وڵاتی ئێمەیان لە وڵاتی ئێمە و کۆچ دەکەن بۆ وڵاتێکی دیکە و وەکو وتمان جیاوازی سروشتی و ناسروشتیەکان بە گوێرەی وڵاتەکان دەگۆڕێت ڕنگ بێ لە هەندێک وڵاتدا جیاوازی سروشتی زۆربوونی سروشتی زیاتر بێ و لە هەندێک وڵاتیشدا جیاوازی ناسروشتی زیاتر بێ ئەمەش بە پێی بارودۆخەکە گۆڕانکاریەکان دروست دەبێت کە لە ئارادا هەن وەکو وتمان ئەم زۆربوون و سەرژمێری و ئامارە وا دەکات
سڕی دانیشتوان لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر ینی دروست بێ. مەسەلەن لە ناوچەیەک خەڵکێکی زۆر لە وڵاتێک هەیە نیشتە جێ دەبێ یا لە ناوچەیەک ئەگەر بە نمونە وەکو باسمان کرد هەرێمی کوردستان بە نمونە وەربگرین بە نمونە خەڵک زیاتر لە پایتەخت لە مەسەلەن لە هەولێر نیشتە جێیە ئەم دابەشکاری سڕی دانیشتوانە ئەگەر باسی بکەین بە شێوە زانستەکەی بریتە لە دابەشکردنی ژمارەی دانیشتوان لە ناوچەیەکدا بە سەرڕوبەری ئەو زەویەیدا کە لەسەری دەژین واتە ڕاستەوخۆ وابەستەی فراوانی ناوچەکە دەبێت ئەو ناوچەی فراوانە سڕی دانیشتوانی زیاترە بە بەراورد لەگەڵ ناوچەیەک شارێک یا وڵاتێک کە ناوچەکەی ئەوەندە فراوان نییە بۆیە ژمارەی دانیشتوانەکەشی کەم دەکات. سڕی دانیشتوان لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر لە کیشوەرێک بۆ کیشوەرێکی تر جیاوازە. بە نمونە ئێمە لە دەرسانی ڕابردوو باسی کیشوەرەکانمان کردیە کە وتمان حەوت کیشوەرمانەیە هەر کیشوەرەکیان ئەگەر بە پێی سڕی دانیشتوان وەری بگرین مەسەلەن ئاسیا وتمان گەورەترین کیشوەرە بۆیە زۆرترین ڕێژەی دانیشتوانیش لەو کیشوەرەیە. ئەگەر باسی مەسەلەن ئوسترالیا بکەین مەسەلەن کیشوەرەیەکی بچووکە بۆیە کەمترین سڕی دانیشتوانیشی لێ هەیە. ئەگەر باسی عێراق و هەرێمی کوردستانیش کە بابەتی خۆمانە وڵاتی خۆمانە وەرگرین دەبینین سڕی دانیشتوانیشی بە هەمان شێوە بە گوێرەی ناوچەکەیە. عێراق ناوچەیەکی فراوانی هەیە بۆ ژمارەیەکی زۆر دانیشتوانی تێدا هەیە و هەرێمی کوردستانیش کە بە گوێرەی شوێنگە جوگرافیەکەی بێ ڕێژەی دانیشتوانی سڕی دانیشتوانی بەو شێوازەیە. و لە دەرسی هەر پەیوەست بە بابەتی دانیشتوان لە دەرسانی ڕابردووش باز لە جۆرەکانی سڕی دانیشتوان و ئەو کاریگەری و ئەو شێوازەی کەوا دەکات خەڵک لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی کە کۆچ بکات و بە هەمان شێوە سڕی دانیشتوان وە بکات لە ناوچەیەک بۆ ناوچەیەک تر گۆڕانکاری تێدا دروست بێ لەوانەی داهاتوو باسی دەکەین. مانێت تازە باسی سڕی دانیشتوانم کرد کە وتم پەیوەندی بۆ چێوە پەیوەندی بە ڕێژەی یعنی ناوچەکە هەیە کە مەسەلەن چەند کەس ئەو ناوچەیە چەند فراوانە و چەند دانیشتوانی تێدا نیشتەجێ دەبی لەبەرەوە سوا دەکات جۆرێک لە دابەشکاری سڕی دروست بکات. باش ئێستا ئەگەر بین باز لە جۆرەکانی سڕی بکەین ئێمە چەند جۆرەکمان هەیە مەسەلەن سڕی گشتی بریتە لە دابەشکردنی ژمارەی دانیشتوانی وڵاتێک یا ناوچەیەک بە گشتی بەسەر ڕووبەری گشت وڵات یان ناوچەکەدا. سڕی کوشت و کاڵی بریتە لە دابەشکردنی ژمارەی دانیشتوانی ناوچەیەک یا وڵاتێک بەسەر ڕووبەرە کوشت و کاڵیەکان. مەسەلەن هەندێک سڕیمانەیە دروست دەبێت بەهۆی ڕووبەرە کوشت و کاڵیەکانەوە چونکو ئەو کاتەوا دەکات کە ناوچەیەک چەندە ڕووبەری کوشت و کاڵی یا زەوی کوشت و کاڵیە بێت خەڵکەکە ئەوەندە لەو شوێنە نیشتەجێ بێت و سڕیەکە گۆڕانکاری دروست بکاتن. یاخود سڕی ئابووری بریتە لە دابەشکردنی ژمارەی دانیشتوان بەسەر کۆی داهاتی وڵات چونکە هەندێک وڵات هەیە هەندێک ناوچە هەیە ئابووریەکەی باشترە ینی داهاتی باشترە وەک لە ناوچەیەکتر ئەمەش وا دەکات سڕی ئابووری دروست بکات. و ناوچەکانی سڕی دانیشتوان لە جیهاندا بەسەر سێ ناوچەدا دابەش دەبن. ناوچەی چڕەکان ئەوانەی کە زۆر چڕن هەندێک ناوچەمانەیە ناوەندە چڕن ینی کەمتر لە چڕی زۆر و هەندێکشمانەیە ناوچەی کەم چڕن. واتە ئەم سێ جۆرە چڕەمان لە ئەنجامی سێ چڕی سەرەوە بۆ دروست دەبێت کە باسمان کرد. بزانین ئەگەر هەریەکەیان بەجیا باسکەی مەسەلەن ناوچە زۆر چڕەکان دانیشتوانی لەم ناوچانەدا زیاتر لە ینی 70 کەس
لە کیلۆمەترێک دووجا وەکو باشووری خۆرهەڵاتی ئاسیا و خۆرئاوای ئەوروپاش ئەمەش بەهۆی زۆری چالاکی کوشتتوکاڵی و پیشەسازیەوە دروست دەبێت. و ناوچەی ناوەندە چڕەکان ئەم ناوچانە جیهان دەگرێتەوە کە چڕیان لە 10 بۆ 70 کەس لە کیلۆمەتر دووجایەکدا وەکو ئوسترالیا و هەرێمی کوردستانیش لەو جۆرە چڕیانەیە کە ناوچە ناوەندە چڕەکانن. وە چڕە کەم ینی چڕەکان ناوچە کەم چڕەکان ئەم ناوچانە دەگرێتەوە کە چڕی دانیشتوان تیاندا زۆر دەگمەنە ینی زۆر کەمە خەڵک زۆر کەم تێیدا نیشتەجێ دەبێت وەکو چێ ئەوەی کە کەمتر لە 10 کەس لەسەر 1 کیلۆمەتر چوارگۆشە نیشتەجێ دەبن. دواتر لە بەرچی ئەم ناوچانە ئەوەندە چڕی دانیشتوانیان کەمەیان بە ناوچە کەم چڕەکان ناو دەبدرێن ئەمەش لەبەر چەند هۆکارێک کە ئەگەر باسی بکەین یەک لەوانە ناوچەی بیابانە وشک و بێ ئاو گەرمەکانە کە وەکوتمانی هیچ چالاکیەکی ئابووری و کشتتوکاڵی تێدا ئەنجام نادرێت بۆیە وا دەکات دانیشتوانیان چڕی دانیشتوان لەو ناوچەیە کەمتر بێ و ئەو ناوچانەی زۆر ساردەکان مەبەستمان لەکوێیە لە ناوچەکانی جەمسەرن کە بەردەوام ناوچەی چن ناوچەی زۆر ساردن لەوێش خەڵک ناتوانێت بەو شێوازە نیشتەجێ بێت لەبەر ساردی و خاڵێکی تر ناوچەی بەرزایی چیاکان وەک هیمالایە لە ئاسیا کەمەش ناوچەی شاخاوین و ناوچەی زۆر بەرزن بۆیە دانیشتن یان دانیشتوان لەو ناوچەیە زۆر ئەستەم دەبێت. و خاڵێکی تر ناوچەی زۆرگەرم و شێدارەکان وەک دارستانەکانی ئاوزێلی ئەمەزۆن کامانەش ئێوەش خاڵێکی ترە وا دەکات لەم ناوچەیە دانیشتوان کەمتر دابنیشن و چڕی دانیشتوان کەمتر بکاتەوە. یەک لە بابەتەکانی تر ئەوەیە دابەشبوونی دانیشتوان و ئەو هۆیانەی کار لە دابەشبوونی دانیشتوان دەکەن چین دەرێ بە پێی دو ئاماری دانیشتوانی جیهان لە ساڵی 2021 نزیکەی 7 ملیار و 856 ملیۆن کەس ینی هەبووە. دانیشتوان بە جۆرە یەکسان بەسەر ڕووبەری زەویدا دابەش نین وەکو وتمان ناوچەیەک دانیشتوانی زۆرە و ناوچەیەک دانیشتوانی کەمترە وەکو هۆیەکانیشمان باس کرد لە بەرچی هەندێک ناوچە کەم خەڵکی لێدادەنیشێ هەندێک ناوچەش زۆر بۆیە ناتوانین بڵێن دابەشبوونی دانیشتوان لە جیهاندا بە شێوەیەکی یەکسان نییە چونکە وا دادەنرێت کە نزیکەی 150 دانیشتوانی جیهان لەسەر ڕووبەرێک دەژین کە 105 کۆی ڕووبەری وشکانی تێناپەڕێ ئەوەش ئەوە دەگەێنێن وشکانی گۆی زەوی لە چەند بەشێکدا ئاوەدانی و بەشەکانی تریشی چۆڵە یان نیمچە چۆڵە باشە ئەو هۆیانەی کار لە دابەشبوونی دانیشتوان دەکەن کە لەوە پێش باسمان کرد چەند هۆکارێک بوون کە وا دەکەن وەکو باسمان کرد دانیشتوانی ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر جیاواز بێت و لەگەڵ ئەوەشدا ینی هۆکاری تریشمانەیە کە ئەمە جگە لە هۆکارە مەسەلەن لایەنە سلبیەکەی باز دەکەین کە دەڵێن مەسەلەن ناوچەیەک هەندێک تایبەتمەندی هەیە کە مەسەلەن باسمان کرد زۆر ساردن یا زۆر گەرم و شێدارن یا ناوچە زۆر بەرزەکان دانیشتوانیان کەمە بەڵام لە هەمان کاتیشدا هەندێک ناوچەمان هەیە جوگرافیەکەی وا هەڵکەوتووە کە مەسەلەن لایەنی زەوی کوشتتوکاڵی زۆرە و ینی لایەنی ئابووری لەو ناوچەیە پێشکەوتووە ئەمە ژوا دەکات خەڵک کۆچی بۆ بکەن لەو شوێنە نیشتەجێ بن و چڕی دانیشتوانەکە بگۆڕن. ئەنجا دێن ئێستا باز لە هۆکارە سروشتیەکان دەکەین کە مەسەلەن یەک لە هۆکارە گرنگەکان کە کاریگەری لەسەر زۆربوون یان چڕی دانیشتوانە بێ هۆکاری سروشتیەکانن وەکو مەسەلەن ئاوهەوا ڕەگەزەکانی ئاواکار دەکەنە سەر دابەشبوونی دانیشتوان وەکوتمان ئێستا ناوچە هەیە زۆر ساردە ناتواندرێت ئەوەندە دانیشتوانی تێدا بژێت یان مەسەلەن لە ڕووی جوگرافیاوە ناوچەیەکی ئەوەندە فراوان نییە و کوردەواری برێن بەبەریوە نییە کە خەڵک لێی نیشتەجێ بێ بۆیە کاریگەری دەکاتن بۆیە ئەگەر ناوچێک ئاوهەواکەی گونجاو بێ بە دڵنیایەوە خەڵکیش بۆ دانیشتن ڕووی تێدەکەن. بۆ نمونە ئەگەر برێن مەسەلەن باز لە ناوچەیەک وەکو بیابانەکان بکەین بۆ نمونە لە بیابانەکان ئەفریقا پلەی گەرمی لە وەرزیاوین دەگاتە نزیکەی 50 پلەی سەدی یان بە پێچەوانە نزمی پلەی گەرمەی کار لە کەمبوونەوەی دانیشتوان دەکات وەک ناوچەی سیبریا
لە ئاسیا لە زستان پلەی گەرمی ئەوەندە نزم دەبێتەوە تا ڕادەی ژێر سفر دەچێت. بۆیە ئاوەوا کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر چڕی دانیشتوان. و هۆکارێکی تر لە هۆکارە سروشتیەکان بەرزی و نزمی ڕووی زەویە. مەسەلەن ناوچە هەیە بەرزی و نزمی زۆرە، ئەمە وا دەکات چڕی دانیشتوان کەمتر بێتەوە. و ناوچەشمانەیە زەویەکی تەخت و فراوانە و زەوی کوشت و کاڵی زۆرە، وا دەکات کە خەڵک ڕووی تێبکەن بۆ دانیشتن. و خاڵێکی تر جۆری خاکەکە. خۆمان لە ژیانی ڕۆژانەی خۆمان مەسەلەن ئێستا لەم وەرزەدا کە وەرزی بەهار و گەشتکردنە دەبینن جیاوازی زەویەکان دەبینن کە هەندێک زەوی هەیە زەوی زۆر بە پیت و تەخت و بۆ کوشت و کاڵ باشن، خاکەکەی باشە. هەندێک خاکیش هەیە خاکێکی وایە کە هیچ زۆرە بەروبوومێکی تێداشین نابێەوە بەردەلانە. ئەمەش بۆیە جۆری خاکەکەش کاریگەری لەسەر چڕی دانیشتوان لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر دروست دەکات. خاڵێکی تر یان هۆکارێکی تر لە هۆکارە سروشتیەکان سەرچاوەکانی ئاوە. ئەمە هەر لە ئەوەوە زانیتمان کە ئاو سەرچاوی ژیانە، بۆیە لە هەندێک ناوچە کە ئاوی لێیە سەرچاوی ئاوی زۆری لێیە، بۆیە ڕێژەی دانیشتوان و چڕی دانیشتوانیش لەو ناوچەیە زۆرە. لەبەرەوەی ئاو پێویستێکی سەرەکی هەموو ئینسانەکانە، هەم بۆ ژیانکردن هەم بۆ مەسەلەی کوشت و کاڵ و چالاکی ئابوووریەکان. خاڵێکی تر سامانی کانزا. سامانە کانزایەکان ڕۆڵیان هەیە لەسەر دابەشبوونی دانیشتوان. ئەو ناوچانەی کە کانزای زۆری لێە خەڵکی زۆر ڕووی تێدەکات و دانیشتوانی ئەو ناوچەیە کە لی دەژین وا دەکەن سوود لە دەرێنانی کانزاکە ببینن و یان کارکردن لەو کارگانەی کە لەو ناوچانەدا دەبەنزرێن. بۆ ئەمەش کاریگەری جددی هەیە لەسەر ڕێژەی چڕی دانیشتوان و بەرزبوونەوە یاخود کەم بوونەوەی. ئەمەی ئێتایرە باسم کرد هۆکارە سروشتیەکان بوون. باشە و لە ناو هۆکارە سروشتیەکان 5 هۆی سەرەکیمان هەبوو کە کاریگەریان هەبوو. ئێستا دەین باس لە هۆکارە مرۆییەکان دەکەین. بزانین هەندێک هۆکاری مرۆییشمانەیە کە کار لە چڕی دانیشتوان لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر دەکات. خاڵی یەکەم یان هۆکاری یەکەم تێگرای لەدایکبوون و مردنە. تێگرای گەشت سەندنی دانیشتوان لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر جیاواز، ئەمەش لە تێگراکانی لەدایکبوون و مردندا بەدەردەکەوێت. مەسەلەن ساڵ هەیە ڕێژەی لەدایکبوون زۆر بەرزترە لە چاو مردن و ئەمەش وا دەکات جیاوازی چڕی دانیشتوان دروست بکات لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی دیکە. و هەندێک دیاریدەمان هەیە کە یان هۆکاری ترمان هەیە کە کاریگەریان وەکو کۆچکردن وەکوتمان کۆچکردن چییە پێناسەکەی دوو جۆر کۆچکردنیشمانەیە بۆی بزانن دوو جۆر کۆچکردنمانەیە. کۆچکردنی یەکەم کۆچکردنی دەرەچیە، دووەم ناوەخۆیە. وەکو معلومات ئەوەی کە کۆچی دەرەچی و کۆچی ناوەچی کۆچکردنی دەرەچی چیە و کۆچکردنی ناوەخۆ چیە ئێستا باسییان دەکەین، بەڵام پێشەوە با بزانین کۆچکردن وەکو پێناسە چییە. بریتە لە جوڵانی دانیشتوان لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی دیکە بە مەبەستی گۆڕینی شوێنی نیشتە جێبوونەکەیان کە لە ماوەیەکی دیاریکراودایە. باشە ئەنجا ئێستا دەین باز لە کۆچکردنی دەرەچی و کۆچکردنی ناوخۆش دەکەین. کۆچکردنی دەرەچی چییە؟ ئەم جۆرە کۆچکردنە ئەوەیە کە تۆ لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر بچی، ینی لە بەنمونە تۆ لە کوردستانەوە کۆچ بکەی بۆ وڵاتێکی دیکە و بە پێچەوانەشەوە لە وڵاتێکی دیکەەوە کۆچ بکەی بۆ کوردستان کە سنووری جوگرافیای وڵاتەکەت بڕی، ئەمە پێی دەوترێت چی؟ کۆچکردنی دەرەچی. بە هەمان شێوە کۆچکردنی ناوەخۆ چییە؟ ئەوەیە کە تۆ لە شارێکەوە مەسەلەن لە کوردستان لە هەولێرەوە بچیە سلێمانی یا بە پێچەوانەوە لە سلێمانیەوە بێتەوە هەولێر بە مەبەستی دانیشتن ئەم قسەیە دەکەین. بۆیە ئەمە پێی دەوترێت کۆچکردن و پێ لە کۆچکردنیش کۆچکردنی ناوەخۆی پێدەوترێت. و لەم بابەتانەدا دەتوانین زۆرترین پرسیاری لێ دروست دەکرێت. بۆیە وەکوەگەر لە سەرەتای بابەتەکەەوە لەگەڵ من بووبی هەم لەسەر مەسەلەی دانیشتوان وەکو پێناسا وەکۆی سەرچاوەکانی لێکۆڵینەوەی دانیشتوانمان باس کردوە هۆیەکان و لە ناو هۆیەکانیشدا هۆیە سروشتی و مرۆیەکانیشدا و هەر یەکەیان بە جیاش بۆ خۆی پرسیارگەلێکی زۆر هەڵدەگرێ و لە نێویشاندا هەڵبژاردن و بۆشایی تێدا دروست دەکرێتن. بۆیە ئەوەی باسمان کرد
ئەمە هۆکارەکانی جیاوازی چڕی دانیشتوان بوون، هەم هۆکارە سروشتیەکان هەم هۆکارە مرۆیەکان بوون کە کاریگەری ڕاستەوخۆیان هەیە لەسەر چڕی دانیشتوان. و هۆکارێکی تر ئەوەیە پیشە باوەکان کە کار دەکەنە سەر چڕی دانیشتوان. هەندێک پیشە هەیە وەکو پەیوەندی لە نێوان چڕی دانیشتوان و پیشە باوەکاندا هەیە. بە پێی پیشەکان لە ڕاوکردن بۆ پیشەی لەوەڕاندن و کشتتوکاڵ و پیشەسازی و لە پیشەی پیشەسازیدا دەگاتە ئەو پەڕی زۆری پیشەکە و ژمارە و کەسانێک کە کاری تێدا دەکەن. ئەمە کاریگەری ڕاستەوخۆی دەبێت چکە هەندێک پیشە هەیە مەسەلە لە هەندێک ناوچە تایبەتە بۆیە خەڵک ئەوەی کە پیشەی باون لەو ناوچانە دەکرێت خەڵک هێ بە مەبەستی ئەو پیشە سەردانی ئەو ناوچەیە دەکاو لەوێ نیشتە جێ دەبێ. هەر نیشتە جێبوونێکی ژوا دەکات هەکو وەکووتمان هەم لەسەر مەسەلەی کۆچکردن و لە دایکبوون مردن کاریگەری ڕاستەوخۆ دەکەنە سەر چڕی دانیشتوان یان ژمارەی دابەشبوونی دانیشتوان. هۆیەکی ترمان هەیە ڕێگاکانی گواستنەوەیە کامانش ئەوانەی کە باسییان دەکەین ئەمانە هۆکارن لە هۆکارە مرۆیەکان کە کاریگەریان هەیە لەسەر زۆربوون و کەمبوونەوەی ژمارەی دانیشتوان. خاڵێکی تر هۆیەکی تر ڕێگاکانی گواستنەوەیە. ڕێگاکانی گواستنەوە کاریگەریان لەسەر زۆربوون و کەمی و کۆکردنەوەی دانیشتوان هەیە. ئەو مەڵباندانەی دەبنە بازاری ساختکردنەوەی کەلوپەل و کالاکانیان بە دڵنیاییەوە تێدا چڕی دانیشتوان زۆر دەبێت بە بەراورد لەگەڵ ناوچەیەک کە ڕێژەی دانیشتوان کەمتر دەکاتەوە. چونکو ئەگەر ڕێگایەک مەسەلەن شوێنێک هەیە ڕێگای گواستنەوەکانی زەحمەتە بۆیە دەبینین چڕی دانیشتوانیشی کەمە. بەڵام هەندێک ناوچەمانەیە کە ڕێگای گواستنەوەکان ئاسانەوە بووی و ناوچەیەکە بازارەکە بۆ ساختکردنەوەی کەلوپەلەکان ئەمە ژوا دەکات چڕی دانیشتوان لەو ناوچەیە بە بەراورد لەگەڵ ناوچەیەکی تر جیاواز بێت. و ئەم بابەتی چالاکی و ئابووریە دەخەینە وانەیەکی دیکە و هەر شاد و کامەران بن.